دوای ئەوەی چواردەی ئەم مانگە 15 ئەنجامەکەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بۆ دەنگدان لەسەر پرۆژە بڕیارەکەی ئەمریکا کە بۆ درێژکردنەوەی گەماڕووی چەک لەسەر ئێران پێشکەشی کردبوو کۆبوونەوە. لە دەرەنجامی ئەو دەنگدانە 11 وڵات کە لە نێویاندا بەریتانیا، فەڕەنسا و ئەڵمانیای تێدا بوو هیچ دەنگێکیان نەدا بە پرۆژە بڕیارەکە. رووسیا و چینیش ئەو پرۆژە بڕیاریان ڤیتۆ کرد. تەنها ئەمریکا و کۆماری دۆمینیکا دەنگیان بەوەڵەدا لەسەر درێژکردنەوەی گەمارۆکانی سەر ئێران. دوابەدوای ڕەتکردنەوەی داواکەی ئەمریکاش لە ئەنجومەنی ئاسایشەوە، دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سووربوونی وڵاتەکەی بۆ درێژکردنەوەی ئەو سزایانە ڕاگەیاند و لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەنووسان ئاماژەی بەوە کرد سزاکانی سەر ئێران لەلایەن ئەنجومەنی ئاسایشی نەتەوە گرتوەکانەوە دەسەپێننەوە و ڕاشیگەیاند هەفتەی داهاتوو دەبینن کە چۆن ئەو گەمارۆیانە درێژ دەکرێتەوە. هەر لەسەر ئەو پرسە مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بەوە کرد چین و رووسیا دەیانەوێت بەردەوام بن لە فرۆشتنی چەک و کەرەسەی سەربازی بە ئێران. هەر بۆیە ئەو دوو وڵاتە لە ئەنجومەنی ئاسایش دژی بڕیاری قەدەغەی فرۆشتنی چەک بە ئێران وەستانەوە. لە لای خۆیەوە کیلی کرافت نێردەی ئەمریکا لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ڕایگەیاند لە وەڵامی درێژکردنەوەی گەمارۆی چەک لەسەر ئێران لە چەند ڕۆژی داهاتوودا ژمارەیەک سزای نوێ بەسەر ئێراندا دەسەپێنن. لە بەرامبەریشدا لێپرسراوانی تاران ڕەخنا لە هەنگاوەکانی واشنتن دەگرن و ئاماژە بەوە دەکەن ئەمریکا لەو هەوڵانەیدا شکستی هێنا و لە نوێترین تویتیشیدا محەممەد جاواد زەریف وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاند بانگەشەکانی ئەمریکای سەبارەت بە دەست بەسەرداگرتنی 4 کەشتی نەوتی وڵاتەکەی دوورە لە ڕاستیە و ئەو پروپاگەندە هیچ و بەتاڵانەی ئەمریکا هیچ لە شکستی دیبلۆماتی ئەو وڵاتە لە نەتەوە گرتوەکان کەم ناکاتەوە بۆ تێپەڕاندنی ڕەشنووسی پرۆژە بڕیاری ئەنجومەنی ئاسایش. لە لایەکی ترەوە ئەبوفەزڵ ئەموئی وتەبێژی لیژنەی ئاسایشی نەتەوە گرتوەکان لە پەرلەمانی ئێران لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند شکستی ئەمریکا لە درێژکردنەوەی بڕیاری گەماروی چەک لەسەر ئێران گەورەترین شکست بوو کە ئەو وڵاتە لەم چەند ساڵەی دواییدا بەخۆیەوە بینیوە و ئەو پرۆژە بڕیاری کە ئەمریکا پێشکەشی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کردبوو لە دوو دەنگی بەڵێ زیاتر هیچی بەدەست نەهێنا و پێویستە واشنتن پێداچوونەوە بە سیاسەتەکانی خۆیدا بکات. باسی لەوەش کرد سەرەڕای هەموو ئەو هەوڵانی واشنتن بۆ فشارکردنە سەر وڵاتی ئەندام لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی نەیتوانی لە پشگیری وڵاتێکی بچووک زیاتر هیچی تر بەدەست بهێنێت، ئەویش بەهۆی سیاسەتە هەڵەکانی وڵاتەکەیەوە.